بە دروشمی لای ئێمە دڵنیاتری ماوەی زیاتر لە 2 ساڵە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە قەزای چەمچەماڵ بەبێ جیاوازی خزمەت بە چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە دەکات. هاوڵاتیان وێڕایەوەی سوپاس و دەستخۆشیان بۆ خزمەتەکانی کۆمەڵگەی ناوبراو هەیە باس لەوەش دەکەن لەگەڵ ئەوەی نەخۆشخانەی بەخشین بەراورد بە نەخۆشخانە تایبەتیەکانی دیکە نرخی دەرمان و پشکنین و بینینی پزیشکی زۆر کەمترە، دەرمانەکانیشی لە کوالێتێکی زۆر بەرزدان. فەحسەکان فەرقی هەیە، فەحس خوێن و ئیتر شەکەر و ئەمانە هەمووی فەرقیەکی، ئیتر خەرچێکی زۆری فەقیر و فەقەرا هەر دێ بۆ ئێرە. حەپ و دەواکانیش من خۆشم حەپم کڕیوە لە بازاریش کڕیمەوە لێرەش کڕیمەوە، لێرە هەرزانترە لەگەڵ بازارە، سێرەکەی پاچێ حەپ 1000-2000 فەرقە. 1000-2000 بۆ فەقیر زۆرە، باری خەرکی سوک کردووە، خەرکی زۆر ڕۆ کاتێرە و دێ بوو ئێرە، لەوانەیە بازاری ئەوانیش نەخسێک کەس بوو بێت لەگەڵ ئێریا فەرقی زۆرە، تەبی هەر بەو 2-3000 فەرقیە نەک 5000 بێ. بە حەقەت بەخشین لە چاو دەرمانخانەکانی کەیە سعری زۆر فەرقی هەیە. من شخصی خۆم پارچەیە حەب لێرە بە 14000 کڕیمە لە شوێنی کە بە 18000 دینار بووە، یعنی لە یەک پارچە حەب 4000 دیناری فەرق بووە. دەستخۆشیم هەیە بۆ هەموو کارمەندەکان، بۆ هەر هەموو بەڕێوەرەکان، یعنی بەڕاستی فەرقی هەیە لە ڕووی کوالەتی و لە ڕووی دەرمان و لە ڕووی شاع و لە ڕووی هەموویەوە. جیاوازە زۆر جیاوازە، نرخی بینینی دکتۆر لێرە 3000، لە دەرەوە 15000 و کەمەکەی 10000، یعنی زۆر ئیسادەی هەیە بۆ هاوڵاتیان. هەر خۆی دروستکردنی ئەم خەسخانەی بەخشینە نەخۆشخانەی بەخشین لە چەمچەماڵە بەڕاستی زۆر زەرور بوو، زۆر پێویست بوو لەبەرەوەی ئەم شارەی چەمچەماڵ زیاتر پاشماوەی ئەنفاری تایە، خەڵکی فەقیری زۆر تایە، خەڵکی کەم دەرامەدی زۆر تایە. بەڕاستی ئەم خەسخانەی بەخشینە ئەم نەخۆشخانەیە کە دامەزا خەڵکێکی زۆر لە فەقیر استفادە دەکەوە، خەڵکێکی زۆر لە فەقیر ڕووی تێ کردووە لەبەرەوەی بریتەکەی هەرزانە، بینی نەخۆش هەرزانە. جگە لە کەمی نرخەکان لەسەر جەم بەشەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشیندا، کۆمەڵگەکە لەسەر جەم بۆ نەویادەکاندا هەلی تایبەتی بۆ هاوڵاتیانی سنوورەکە هەیە. بەڕێوبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش دەڵێت مانگانە تەنها لە بینینی نەخۆشەکاندا بەراورد بە نەخۆشخانە و کلینکەکانی دیکە زیاتر لە 20 ملیۆن دینار بۆ هاوڵاتیان دەگەڕێننەوە. من فترە زەمانی کە ئێمە لێرە کارمان کردووە بە شێوەی وەرزی ئەو بەڕێزانی کە ڕۆژانە سەردانمانەکەن و بەمانگانە سەردانمانەکەن هەمیشە لاڵکشانە وەلا عینە کاتە لە نرخی دەرمان و کواڵیتی دەرمان و نرخی بە هەموو بەشەکانمان لە ئاستێکایە کە بتوانین خەڵکی ئەم دەڤەری استفادەی لێ بکات. بەگشتی ئێمە توانیمانە تەنها لە نەخۆشببینینە ئەگەر قیاسی ئەو نەخۆشیانە بکە ئەو نەخۆشە بەڕێزانە بکەین کە سەردانمانەکەین لەوانێت تەنها لە نەخۆشببینە ستومانیان توانیمانە لە مانگێکە زیاد لە 20 ملیۆن دینار بگەڕینەوە بۆ گیرفانی هاوڵاتی هەژارنشینی ئەم شارۆچکەیە. ئەمە بێجگە لەو دیارە نەخۆشانی کە بەبێ ئەوەی سەردانی پسۆڕەکان بکەن سەردانی بەشە جیاوازەکانی ترمانەکەن. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە قەزای چەمچەماڵ یەکێکە لە دامەزراوەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیانی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان لە بواری تەندروستیدا لە ناوەڕاستی ساڵی 2019 دامەزراوە. لە ئێستادا کۆمەڵگەکە لە 6 بەش و 10 کلینیک پێک دێت و زیاتر لە 15 پزیشک لە پسپۆڕێ جیاوازەکاندا خزمەت بە هاوڵاتیان دەکەن. ڕۆژانەش زیاتر لە 100 هاوڵاتی بە مەبەستی چارەسەر سەردانی کۆمەڵگەکە دەکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.